بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان من دانیال نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز دەبم. ئازان و خۆشەویستان بابەتی ئەمڕۆمان قسەکردن لەسەرەوەی کە بۆچی نایەکسانی دەکرێت لە دامەزران لە نێوان دەرچوانی زانکۆ و پەیمانگاکاندا. دەزانین لە هەرێمی کوردستاندا ماوەی 10 ساڵێک دەبێت دامەزران بە شێوازێکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەستێنراوە، بەڵام گەرچی لێرە و لەوێ یاخود بە شێوازی نهێنی بۆ فەرمانی نهێنی دامەزران لە هەندێک ناوچەبوونی هەیە و لەگەڵشیدا کاتێک دامەزراندن لە ناوچەیەک دەکرێتەوە بە هۆی بوونی واستە و تەسکیە حیزبی و بەشێکی زۆر لە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان و ئەو کەسانی کە کارمەندی خۆبەخشن لە فەرمانگەکاندا بێبەش دەبن لەوەی کە دامەزراندن ئەوان بگرێتەوە ئەوان سوودمەمن لە دامەزراندن. لە هەرێمی کوردستاندا دامەزراندن چەندین ساڵە وەستێناوە بە پاساوی قەیرانی دارایی لە ساڵانی 2013 و 2014دا بە پاسایی بوونی شەڕی داعش دامەزران لە هەرێمی کوردستاندا بە فەرمانی سەرۆکی حکوومەتی ئەو کاتە وەستێنراوە، هیچ دامەزرانی لەو کاتەوە ئەنجام نەدراوە، بەڵام دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ناومێدن لەوەی کە لەم هەرێمەدا دامەزراندنیان بۆ ناکرێت، لەگەڵیشیدا هەلی کار نییە تاوەکو بتوانن کارێکی دیکە لە کەتی تایبەتدا ئەنجام بدرێت. نەبوونی هیچ پلانێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ماوەی درێژایی ساڵانی ڕابردوو و ئەم ساڵانەشی کە لەم کابینێدا هیچ پلانێکی جێگیر نییە بووی کە دامەزراندن لە هەرێمی کوردستاندا بێتە ئاراوە و ئەو کەسانەی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان بتوانن سوودمەند لەوەی کە دامەزراندنیان بۆ ئەنجام بدرێت، یاخود پلانێکی دیکە هەبێت تاوەکو بتوانن هەلی کاریان بۆ بڕەخسێت لە کۆمپانیاکان بێت، یاخود کەرتی تایبەت لێرەشا حکوومەت نەیتوانیەوە هیچ پلانێکی جێگیری هەبێت لەو بارەیەوە. ئەم ناومێدیەی دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان یاخود گەنجان بەگشتی وای کردووە کە گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستاندا کۆچ بکات بۆ دەرەوەی وڵات و بەداخەوە لە ساڵانە چەندین کارەساتی جۆرا و جۆر بەهۆی کۆچی گەنجانەوە ڕوودەدەن کە بەشێکی زۆری گەنجان زیاتر لە سەدانەوەی بۆ نەبوونی هەلی کار دەگەڕێتەوە کۆچیان بۆ نەبوونی دامەزراندن دەگەڕێتەوە و ئەم وڵاتە بەجێ دەهێڵن. بەڵام لێرە و لەوێ دامەزراندن بوونی هەیە، بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوودا خۆپشاندان و گرتبوونەوەی خۆبەخشان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجامدرا کە تیایدا 130 کەس ناویان وەکو کاندیداتۆتەوە بۆ دامەزران لە نەخۆشخانەیەکی ناحیەی بیارە، بەڵام خۆبەخشان و ئەو کەسانی کە لە گرتبوونەوەکەدا بەشدارون باز لەوە دەکەن کە نایەکسانی نادادی هەیە لەو ناوانەی هاتووەتەوە. خۆبەخشە بووە نزیک بە 8 ساڵ بە خۆبەخشی کاری کردو، بەڵام تاوەکو ئێستا ناوی نهاتووەتەوە. چەندی نادادی لەو دامەزراندنانەدا هەیە. ئەمەش نمونەیە بوو کە لەم ساڵدا بینیمان لە نمونەکانی ساڵانی ڕابردووتر کە دامەزراند لە هەرێمی کوردستاندا وەستێنراوە. لە مانگی سێشدا بە فەرمانی وەزیری تەندروستی کە فەرمانێکی نهێنی بوو، نووسراوێکی نهێنی بوو، 200 کەس لە سنووری دهۆک و زاخۆدا دامەزرابوون، بەڵام بەداخەوە هیچ ئەم دامەزراندانەش کە زۆرێک لە گەنجان یاخود ڕێکخراوەکان باسی لێوە دەکەن بە شێوازێکی حیزبی بوو یاخود بە تەسکیە حیزبی بووە یاخود ئەندامانی خۆیان بۆ ئەم دامەزراندنیان بۆ کراوە. دەچمە لە یەکەمی پەیوەندی کە لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکەین. کاک مەحموود وەردەگرم لە هەولێر. کاک مەحموود جان سڵاوی خوات لێبێ. والله بداخل ما مستجاب صراحة عند الصلاة هل يقاربوا جنجكم لا دوستك لا جنجكم يزن بيان تيمان رقم لو حق بخاري أجر درست كر يشكي مثلا أم جنجكم جابك تشوف موشكي لا تطلع أم جنجكم ومحاولة ذكرت أم جنجكم وأم ولاة جبري بودرة والولاة، يعني بودرة والولاة بلشتا خارج بلشتا أوروبا. أنا خطتي تقولني أن بالصلاة بدأ خوا بابا أبي أنا زمكاني باسي رخاوي جنجكم إيش وش دفاعي أن جنجكم كدوا والله ما کاک مەحموود ئەم نادادیە بۆچی دەگەڕێنیتەوە؟ ئەم نایەکسانیە بۆچی دەگەڕێنیتەوە کە کەسانێک کە مافی خۆیانە دابمەزرێن بۆ نمونە کارمەندێکە ماوەی چەندین ساڵە بە خۆبەخشی کار دەکات تاوەکو دەرفەتی بۆ بڕەخسێت دابمەزرێت، بەڵام بەداخەوە کەسێک بە واستەیەکی حیزبی دێت پێش ئەو دادەمەزرێت. لەم چەند ڕۆژی ڕابردوودا لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری ناوی بۆ نمونە کەسانی هاتوۆتەوە کە لە دەرەوە خەریکی خوێندنە، بەڵام ناوی هاتوۆتەوە بۆ دامەزراندن. والله ما مستكن هو ثاني أجريت بس عند الصلاة بباسانة
بضميرانه بوجدانه لەگەڵ ئەم گەنجەکان دەکات وەگەر کەسێکی دیفاعی ئەم گەنجەکان دەکات ئەڵ نازانم چی گەنجەکان هەستی نەتەوەتینە بابەکەن هەستی نەتەوە چی لە چی لەحیلە لە چی دەکەیت ئەم گەنجەکان چی ئەم دەسەڵاتان خیانەتی ئەم گەنجەکان کار دەکەوە یعنی بەداخەوە مامۆستاکەم گەنجەکان بەحیزی مستقبلەکەی دەکەوێت یان لە مستقبلەکەی ئەتەرسێتە و نەخواوەکەکەی هەی لە مستقبلەکەی مامۆستاکەم ڕاست زۆر باشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دوهۆک و پەیوەندی پێوەکردین کاک پۆڵا لە هەولێر وەردەگرم کاک پۆڵا گیانسڵای خوارد لێبێ وڵی خوا لە بەڕێزێ لە کارمەندەکان لە هەموو بینەرە بەڕێز و خۆشەویست ئەڵێکە سەلام سرە دوو چاومان ئەگەر ڕێگا بە برای خۆت بدەی نازانم تا چەند پەیامەکە دەگاتە بەڕێز مامۆستا عەلی باتیر یان نا ماچی خۆمانە کەناڵەکەش کەناڵێکی کوردیە و بۆ بەڕێز مامۆستا عەلی باتیری خۆشەویست لای هەمووان شکرایە بەڕێزت خەباتت کردووە دژی ستەنی بەحسی بۆگەنی فاشی حۆزەیەکان و ئەعرابیەکان هێ ڕێزی بەڵام گلەیەکمان هەیە مامۆستا عەلی باتیری بەڕێز ئەوە بەبەر چاومان لە عەفرینی کوردستانی بە پارەی قەپەریەکان فەلەستینیەکان نیشتەجێ دەکەن لە شارەدەی جەندریس دەیانەوێ عەفرین بکەن بە بەدیلی قودس مامۆستا عەلی باتیر هیوادارم بەیاننامەیەک دەربکەی زۆر باشە کاک پۆڵا لەسەر تەوەرەکەت چیت هەیە لەسەر بابەتی ئەمڕۆمان بەڕێزم بابیڵێن برینەکان زۆر خۆشترا برینەکان پوڵە مامۆستا عەلی باتیری بەڕێز بەڵێ ڕێگا بدە برام ڕێگا بدە ئەگەر نادای دەخەم خۆم دای دەخەم ئەگەر ڕێگا نادەی خۆم دای دەخەم فەرموو لە خزمەتین مامۆستا عەلی باتیری بەڕێز عەرەبەکان سوورەتی ئەنفالیان کردە سوورەتی ئەکراد مامۆستای بەڕێز تۆ بیرمەندی نووسەری باش دەزانی عەرەبەکان سوورەتی ئەنفالیان تایبەت کرد بە کورد ئێستا بەدیری قودسیان کردۆتە عەفرین جا لە بەڕێزت دەکەم ئەضعەف الئیمان بەیاننامەیەک دەربکەی بە عەرەبەکان بڵێ بۆ عەفرین دەکەن بە بەدیلی قودس بۆ قوتوکەمان دەدەن دەمان گریێنن زۆر باش کاک پۆڵاگەر لەسەر تەوەرەکە قسە بکەیت بابەتەکەمان با لەسەر تەوەرەکە قسە بکەین ئەمەش کێشەی هاوڵاتیانە ئەمە بڕاب کامە لە ئەفرین و لە هەموو شوێنێک گرنگترە گەنجەک پەیوەندی بە گەنجانی وڵاتەکەمانەوەیە پەیوەندی بە دەرچوانی زانکۆ پەیمانگاکانەوە هەیە کە چەندین ساڵە دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە دانامەزرێن ینی نایەکسانی دەکرێت نادادی دەکرێت ئەمە ئەو پەڕی کێشەی هاوڵاتیان ینی کێشەی هەموو خێزانێکە کە ئەم گەنجە ناومێت دەبێت و دوجار سەری خۆڵ دەگرێت و ڕوودەکاتە دەرەوەی وڵات و بەداخەوە بەشێکی زۆریان گیان لەدەست دەدەن دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا پەیوەندێکی داخستەوە کاک محەممەد وەردەگرم لە دەربەنی خان کاک محەممەد گیان سڵاوی خوا لێوێ باشی عەلەیکە سەلام کاک محەممەد گیان سەر چاومە زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێەکەم بەڕێز دەستی تۆش خۆش بێت تەوەرەکەتان لەسەر چییە کاکە کاک محەممەد گیان تەوەرەکەمان لەسەر نەبوونی یەکسانی لە دامەزراندندا لە نێوان دەرچوانی زانکۆ پەیمانگاکاندا کە نادادی دەکرێت لە چەند شوێنێک دامەزراندن هەیە یاخود دامەزراندن بۆ کەسانی حیزبی هەیە بەڵام بۆ بەڕێزم یەکشت پێ بڵێم ئێساش پەروەردەکان ئێستاش ئەم لا بەقەڵەمی سەوزە نووسیەوە ئەو لا بەقەڵەمی زەردە نووسێ ئەسڵا هەر لە ئیمزاکەی شاقەڵەمەکەی سەوزە ئەو لا هەر بە هەمان شێوە لە پەروەردەکانە بەواسطە خەڵدانیە بۆ هینیش بۆ خۆبەخش یعنی یەکسانیتیان نییە ئەنجا من زۆر سەیرە ئێوە حیزبن یعنی چی ئێوە ژێر وڵاتی ڕق نەگرن نازانم هیچ شتێکتان دیار نییە ئەوە بەس خەرگی ڕق نەگرتن کاتێک خۆ ڕق نەگرتن هەر ڕق نەگرتن نابێ ئەبێ قسە و بێ قسە تۆ حیزبی حیزب هەیە کاک محەممەد تۆ ئاگاداری فراکسیۆنی بەداخەوە هەرێمی کوردستان پڕە لە حیزب پڕە لە ئەحزاب و حیزب هەمووی هەر ڕق ناگرێت کەسێکی تیان نییە ینی قسەی واقع بکە ئایا قسانە ئێوە کە لە خەڵکی پرسن لە بەرپرسانی حکومەتیشە پرسن دڵنیا بە ئەپرسین دڵنیا بە ئەو بەرپرسانی کە لە کۆبوونەوەکاندا ئەجابەت هەری کارەوە من لە ناو خەڵکان با پێ بڵێن من لاو خەڵکام لەوە چێوەش نەزانن والله ئێستا ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانە ئەگەر حکومەت ئەوی سەنگێ لە بڵە سابیتە ئێستا 150 خەڵک بێکارە ئەنجا بەزوونەوەی شتومەت بەنزین مۆلیدە کورە جا چینە کاکە جا والله وەبیلای هەر باشە ماوی
زەختێکی زۆر زۆر لەسەر خەڵکە ئەبێ حکوومەت بیر لە خەڵکاتە بیر لە خزمەتگوزاری خەڵکاتەوە کاکە ژیان ئاوا ناڕوا ئەوە 32 ساڵە با ئینسان بە وجدانەوە قسە بکات 32 ساڵ ئەمانە هەن 2 ساڵ خۆش بووە نیوەی 2010 بۆ نیوەی 2012 تەناو 2 ساڵە ژیان خۆش بووە لە نێوی کوردستانە ئەینا ما باقی خۆش نەبووە و دەستخۆشی بەرنامەکەتان نییە. زۆر سپاس بۆ کاک محەممەد لە دەربەنی خانەوە کاک سەردەش وەردەگرم لە سلێمانی کاک سەردەژیان سڵای خوا لێبێ. کاک سەردەشت گوێبیستی ئێمەی سڵای خوا لێوەی بەڕێز وعەلەیکە سەلام سڵای خۆش لە تۆ بە قوربانی ئێوە بە خوا نەکا کاک سەردەژیان فەرموو لە خزمەت تەورەکەمان لەسەر دانەمەزراندن لە رێمی کورساندا نایەکسانی نادادی لە کاتی دامەزراندندا لە ناوچەیەک دامەزراندن دەبێت لە ناوچەیەکی دیکە نییە یان تەسکی حیزبی و کەسانی حیزبی و ئەندامان و کادرانی خۆیان ئەفزەلێت بۆ ئەوانە دامەزراندن بەڵام بۆ کەسانێکی زۆر بۆ دەرچوانێکی زۆری زانکۆ و پەیمانگاکان دامەزراندن بوونی نییە. قوربان یاقسەکەیەوە زۆر زۆر تەواو قوربان ئەگەر حیزبی نەبی لەم کوردستانەیە نابی بێتی ئەبێ ئیلا یا پارتی دموکراتی کوردستانی یا یەکێتی نیشتمانی کوردستانی ئەو دوو شەخصە خەڵکی تاینەکە ئەبێ ئیلا یا لە کۆمیتە دەوام بکەی یا لە ناوچەی پارتی دەوام بکەی دەم دوانە ئەگەر دەم دوانە بی هەچی ئەو دوانە بی ئەشەدە بیدا تاین نەبی بەڵام ئەگەر تۆ حیزبی نەبی هیچی بۆ ناکەی. لەم نێوەندەدا ئەو کەسانی کە مافراون بەشخراون دەبێت چی بکەن؟ ئایا ڕێگایەکی مەدەنی هەیە بیگرنە بن تاوەکو بتوان مافەکەی خۆیان بەدەست بێنن؟ قوربان هیچ ڕێگایە نەماوە هیچ ڕێگایەکی مەدەنی نەماوە لە کوردستانی خۆمانە هیچ ڕێگایەک بوونی نەماوە کە تۆ دڵی پێ خۆش کرد بڵێ ئەو ڕێگایەک مە بەر و من دامەز لێرە ژیان نەماوە لێرە برای بەڕێزم خۆشی نەماوە لێرە قسەی حەق بکە بەس قسەیەکی حەق بکە چیرایی ناتوانێت هیچ پێ بڵێ ئەگە دەستگیری بە کڵاوگە دەبارێدا ئەوەیە کوردەکەمان برای بەڕێز زۆر سپاس بۆ کاک سەردەش لە سلێمانیەوە پەیوەندی پێوە کردین بەڵازان و خۆشەویستان چەند ئازیزێکی خۆشەویست کۆمنتیان بۆ ئەم بابەتە نووسیوە نەوزاد ئەحمەد نووسیەتی حکوومەت منەتی نییە بە دەرچوانی زانکۆکان بەڕەکەی شڕ بۆ جێگای کەسی تێدا نابێتەوە هەروە سیتا محەممەدی نووسیەتی مەتبەخی ماڵ خۆش بێت هەلیکاری بۆ فراهم هێناوین بژی حکوومەت هەروەها ئاوا سەبا نووسیەتی دەبەر واستە و خزم و خزمێنە و حزبایەتی لە هەردوو لاوە هەر کەسێک لە تیری خۆی نەبێت دامەزراندن بە چای خۆی نابینی دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک عوسمان لە قڵازێ کاک عوسمان یاسڵای خوا لەوێ السلام عليكم. وعليك السلام سرچامان. داكتوني بعد خوش برنامجك لي رقم. زور سپاس كاك عثمان جان. باسكم. والله من نازل او برسانه اشياء شيح يعني دينك والله حيبه بو بروبتني او والله تي اي برودبل. برو تماشا جواري مرجع دانا جادي مرجع دانا روزن لو جادي نيار خلاص وراني اجا حادثك نبي قصك نمري. انت بس تاكي بس دهتي او تشريبه يك ما جيبو ترخان كان يك ما نجي. داخوا او جادي بيدا كان بقول يالنا بس كاك اوانا نابينا متشويرن بخوا شويرن برتما شاي او شاري خلاص ذيك او صاروخنا كاك ايشي والله فلا مسؤوليه هذه كاك او ختيكي فلا مسؤوليه برو حج صاروخنا كان بعدين كسك بوجدانه والتماشاكا داخوا صاروخنا كان حشمنا معنا وحش يوم مسؤوليه يبقى كوكا كان بس تحكنجي والله بالله والله يعني شيء نما ولا خلق تعيش فيه كان نازل شو جان برودتي حتى أخوي برودتي عندنا والله بس أنا بي تصنب أخوي جورا كان خوش يكبر شيء مني. بداخل كاكو سمعتوا لما الله بس بوجاني خوان خوش مسؤولية كي بيقول كنت يقعدتم تم خوش للمندر عاتم تصنب أخوي تعمل شاي كسكس نكوي أتابت مجال لعكم يعني حق لتان الله برود من فاجأ الله برودنا والله من داوش برود من دوشيو أنا من داوش برود من. كاكو عثمان. كاكو داس خوش برنامج كتير لكم. زۆر سپاس بۆ کاک عوسمان لە قەڵازێ و پەیوەندی پێوەکردین کاک عوسمان باسی لە ڕێگاوبانی قەڵازێ دەکرد کە ڕێگای مەرگ ناسراوە بەداخەوە کێشە و گرفتەکان لە رێمی کوردستاندا ئەوەندە زۆرن کە لە هەر شوێنێک وەرجێگایەک بە شێواز لە شێوازەکان کێشە و گرفتیان هەیە کاک عەلی وەردەگرم لە بازیان کاک عەلی سڵاوی خوات لێبێ سڵاوی خۆی گەورە لە تۆی بەڕێز دەستخۆشی و بەرنامە جوانت لە یەکەم وعەلەیکە سەلام کاک عەلی گیان و بەردەوامبوونت بۆ خوازم قوربانی تۆ کاک عەلی گیان تەورێکە بەڕێستان قسەی لەسەرەکەن تەورێکی زۆر جوانە
یەکێکە لەو برینانەی کە ساڕێژ نابێت لە ناو گەنجانە لەبەرەوەی ئەو خۆتان ئاگادارن لە ساڵی 2012 بەدواوە ئەو گەنجانەی کەوا تەخەڕوژیان کردووە ئەو گەنجانەی کەوا خاوەنی بڕوانامن تاوەکو ئێستاکە ئیشیان دەست نەکەوتووە هەیە خاوەنی بڕوانامەیەکی زۆر باش و ئەوەیە نازانێت چ کەسابەتێ بکە یعنی هیوا هەیە لەگەڵ ڕێزمانی بۆ برا ئەو برایانەی کەوا لە کرێکاری شارەوانین و پاکوانەوانە برای ئێمن خۆشیانمانەوێ دەستیان خۆش بێ تەنانەت ڕۆشتەوە بۆش بۆ ئەوەی کە ببێ بە کرێکاری شارەوانی وەرنەگیراوە کابرا شەهادەیە بە کالورەسی هێناوە وەری ناگرین بۆ ئەوەی کە بیکەن بە کرێکارێکی شارەوانی مەمنونە بڕا ببێتە پاکەوان بڕا ببێتە شتێکە مەبلەخێ پارە پەیاکە ئایندەی خۆی پێ بنیاد نا بەڵام بەداخەوە حکوومەت زۆر بەرامبەر ئەم گەنجان علی ئێستا چی وەستاوە ینی دەرچوی زانکۆ پەیمانگا هەیە دەوێت بە خۆبەخشیش کار بکات ڕێگەی نادەن بە خۆبەخش کار بکات یاخود کە بە خۆبەخشیش کار دەکات لە کەرتێکی تەندروستی بە یاخود هەر فەرمانگەیەک بە بەتاوێت کەرتی تەندروستی ڕێگەی نادەن نانی ئەوێش بخوانی بۆی نییە ئەو ژەمەی کە بۆ کارمەندەکانی کەیە لەوێ بیخوا دەڕ بەداخەوە ئەگەر ئیجازە بدەی قوربانت بم عەزیزەکەی من لە هیچ وڵاتێکە خۆبەخش نییە ئەم خۆبەخشیە تەنها لە کوردستان لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەجینا هەموو کەسێ ئەرکێ بکە ئەبێ مافەکەیشی هەبێ لە بەرامبەرە ئەرک و مافەیە ئەرک و ماف یاسایەک پەیڕەوەکەن لە بەرامبەردا ئەم کەسە دێ کۆمەڵی ئەرک لە سەرشانێتی هەبووکو عەقدێکە لە نێوان حکوومەت و لە نێوان دەرچۆکانی زانکۆ پەیمانگا هەتا ئاگاتە هەتا ئیلە ئاخری بەڵام بەس لە هەرێمی کوردستاندا خۆبەخشم بینیوە گینا لە هیچ وڵاتێکداوە نییە بەڵام ئەلێرێشەوە من وەکو کەسێک کە لە ناو کۆمەڵی گەنجام ئاگاداری حکوومەتەکەمەوە ئەم گەنجانە بۆمبێکی تۆکراون لە وڵاتە لەبەرەوەی گەنج بێکار بوو بیر لە کۆمەڵەشتی ترە کاتەوە بۆیە هەوڵ بدرێ کارێمە بدۆزیرێتەوە کاتە با لە کەسی حکومی نەبن بڕۆنە کەسی تایبەت لە کەسی تایبەت خزمەت بکەن بەڵام بەداخەوە هیچ حکوومەت هیچ باشیی پێیان نییە و ئەوەی کە ئیشی پێنەبێ حکوومەت لە وڵاتەیە خوێنەوار و گەنجە لەگەڵ ڕێزمە خوێندن و خوێندەواری لە وڵاتەیە بێ ئەرزش کراوە لە وڵاتەیە ئەوەی کەەوە خوێنەوارە بەردەوام کەسی نەخوێنەوار گاڵتەی پێکە هەڵێ تۆ شەهادە هێناوە چیت کردووە بە چی گەیشتووی بۆیە کۆمەڵە گەنج لە خوێندن و خوێندەواری و کتێب و نووسین و قەڵەم و ئەمانە دوورکەوتونەتەوە ئەگەر لەمانش دوورکەوێتەوە کەواتە گەنج بەدیلی ئەمە چییە هەڕوا پێتە شتی خراپەوە هەڕوا هەوڵەدا شتێ بدۆزێتەوە کەوا شتێ بێت کە لەگەڵ کۆمەلگای ئێمەیانە نە بە کەلتورمان بشێ نە بە عادات و تەقالیدی ئەم کۆمەلگایە بشێ سەبارەت بەوەیش کە ئەو برادەرە باسی مامۆستا عەلی باپیر دەکا بەڕاستی مامۆستا عەلی باپیر یەکێکە لە قەڵەمە زیندوەکانی کوردستان و یەکێکە لەو پیاوانەی لە سەردەمانێکدا ئەو کۆمەڵە کتێبی نووسیوە کۆمەڵە لە سەردەمانێکە ئەو دیفاعی کردووە لە تاک بە تاجی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە هیچ کەسێ ئەوی پێ نەکراوە چ بە نووسین چ بە وتا چ بە قسە چ بە کردار هەر ئەو بۆ پشگیری هەموو شۆڕشەکانی کوردی کردووە لە هەموو پارچەکانی کوردستان ڕاستی من دەستخۆشی لێکم من بۆ زانیاریی بە تەمەن ئینسانییش کۆمەڵ نەبوومە و ڕەنگە ئایدۆلۆژیا من لەگەڵ ئەوی شایەک نەگرێتەوە بەڵام ئەمە حەقیقەتێکە و ئەیڵێن بۆ مێژوو ئینسان دایم ڕاستگۆ بێ و حەقیقەتەکان ڕاستەڕوو ئێمە کوردانی عەفرین برای ئێمن کوردانی باکووری کوردستان برای ئێمن کوردانی ڕۆژ هەڵات برای ئێمن و ئێمە هەموو تاکیشی کورد بە برای کەس بە براو کەسی خۆمان نەزانی بەڵام هەموو کاتێ هەوڵ بدەین ئەوە بزانین ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام هەوری داوە نەتەوەی کورد نەتەوە بهێڵێتەوە یەک بێڕێکم ماوە کۆتایی پێدێنم ئیسلام نەبوایە ئەگەر ئاینی ئیسلام نەهاتایە فتوحاتی ئیسلامی نەکردایە زمانی کوردی کەلتوری کوردی شوناسی کورد لەناو ئەدەبیاتی ئەگەر هەر کەس مەڵێ لەناو ئەدەبیاتی فارسی ئەتوایەوە و کاتە هیچ مرۆڤێ نامات بە ناوی کوردبوونەوە بەڵام ئیسلام کوردبوون و زمان و کەلتور و عادات و تەقالیدی کوردی پاراستووە و ئیسلام شانازیە بۆ کۆمەڵگای کوردی و ئیسلام نەبێ کوردستانیش نابێ و نیشتیمانیش نابێ دووبارە دەستخۆشی لێکم هیوان بەردەوام بوون تا سەرکەوتن زۆر سپاس کاکالی گیان کاکالی لە بازیانەوە دەستمە لای پێندێکی دیکە هاناخان لە کۆی وەردەگرین هاناخان سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە تۆ کاکە دانیال وعەلەیکی سەلام و ڕەحمەتوڵڵا بەڵێ
پێم بێت تەوەرەکەتان لەسەر چییە؟ تۆڕەکەمان لەسەر نەبوونی دامەزراندن لە ڕێمی کورسان، نادادی نایەکسانی لە نێوان دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان، کەسانێکی حیزبی دادەمەزرێن بەداخەوە، بەڵام کەسانێکە چەندین ساڵە بۆ نمە بە خۆبەخشی کاری کردو دانامەزرێت لەم هەرێمی کورسانەدا. کاکتانیان هەموو خەتای هاوڵاتی خۆیەتی کە ئەو نەعادالەتی بەرامبەر دەکرێت تا 6 ساڵ دەخوێنی بۆ ئەوەی تەماندووبوونێکی زۆر ئەبینی بۆی کە بەروونەکەی بخۆی ڕاستە بەڵام کە کاتە کاڵ دەکات بە خۆبەخشی دەوام دەکات لە کاتێکشە چەندەها ساڵ خۆبەخشی دەکات دار نامەزرێ و لەولاشەوە کەسێکی نزیک لە ئەم بەرپرسانەدا دەمەزرێن. خۆمان نمونەی زۆرمان هەیە. پێت وایە ئەگەر هەموو خۆبەخشەکان بێنە دەرەوە ئەو کەرتەکانی تەندروستی یاخود هەر بابەتێکی دیکە پەکی بکەوێت و دوجار ئامانجەکانیان بێتە دی؟ بێگومان بەڵام ڕۆژێک و دوو ڕۆژ مانگ ناهات تا داواکاریەکانیان دەبێت دەکرێت. بەڕاستی خۆبەخشی یانی ئەو مادبوونەکەی خۆبەخشی چی؟ خۆبەخشی ئاخر کاتە حکوومەتە ئەگەر نەبوونە کێشەمان نەبوو. ئەگەر لەگەر هەموو کەس ینی بۆ هەموو کەسێک وایە دامەزراندن بۆ هیچ کەسێک نییە ئەوەش هەر باشتر بوو. بەڵام لەکاتێکە دامەزراندن بۆ کەسێکی نزیک لە دەسەڵات باشە هەبێ بۆچی بۆ فەقیر و هەژار نەبێ. باشە لەکاتێکە کرێکاریەکەش نییە بیکە خوێنم تەواو دەکا خۆبەخشیش نەکا ینی کرێکاریەکەش نییە بیکە دەبێت لە لە وڵاتە دوورانە بچێ کار و کاسەبی بکە. بەڕاستی هەموو خەتای هاوڵاتی خۆیەتی و خەتای خۆمانە خۆشمان لەگەڵ دەم هاوسمان هەبێت هەموو بەتێکڕا ئەوانەی کە بەڕاستی لە وڵاتە ینی سینەی هەژار ئەوانەی کە خوێندن ئەتەواوکرانی هەموویان خدریان لێکراوە هەر یەکە بە شێوازە. بەڕاستی خەڵک ئەبێ بێتە جواب لەسەر ئەو ناقی بەرامبەری دەکرێت بەرامبەر مناڵ و بەرامبەر هەموو ئەو مرۆڤ بەدەکرێت. یعنی بەڕاستی بێنە دەنگ و ئیتر ئەو نەعادالەتی ڕاستی کۆتایی دێ بەڵام بەجددی بۆ ڕۆژێک و دوان و سیان و ئەمانە نەبێت. بێگومان ئەو ئاواتی هەیە بۆ کە پێی دەگەن هیوادارم تۆ بەخۆیان دابستنەوە و چیتر ئەمە قبول مەکەن و کاتێکی خۆش بۆ ئێوە خواهات. زۆر سپاس بۆ هانەخەن لە کۆیەوە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک حەکیم وەردەگرم لە زەردەلیکا و کاک حەکیم یان سڵای خوارد لێبێ. سڵاو لە جەناب و لە بەرنامەکە قوربانی. وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک حەکیم گیان. ماوە ساگیان ئەم وڵاتی خۆمانە بێنیزامە. یعنی ئەو شتانە بە نیزامەکرێ بە قانونەکرێ. ڕاست. ئەم قانونە یعنی سەر بگرە لە ئێوەی بەڕێزەوە تۆ پێشکەشکارێکی ئەوە علاقەی کەسی نییە. لە ئێوەی بەڕێزەوە لە یەکگردووە لە کۆمەڵە بەڵام ئێوە بە حقیقەت یارمەتی خەڵکان زۆر داوا بە تایبەتی یەکگردوو وڵای باکم ئەو پەڕی ئیشتان کردێ بۆ خەڵکی فەقیر و هەژار بۆ خەڵکی داما و بۆ مزگەوت بۆ هەموو شتێ. بەڵام ئەمانەی خۆمانە هەمووی بە حیزب ئەڕاتەڕێوە قانونی تیان نییە. یعنی ئەگەر قانون بوێ چەند کوڕێکم خزمەکارێکی تۆیە بەخوا تقریبا نازانم چەند ساڵە دەرچووە خوا ئاگادارە قوربانم بەشی ژمێریاریە خوا ئاگادارە هەتا ئیسەن هەر شوێنێک نییە بۆ خوا بڵین یەک کوڕیترم دامەدریا ئەویش دەڕێی پیاوێکۆ خوای گەورە هەزار ئەوەی تری لاتێ ئیشەڵا بە خوای گەورە ئەو تاعینی کرا حکومەت تاعینی نەکردێت. ئێمە بە قانون ناکرێت کە قانون نەبوو بۆ پەرلەمان بۆ قانون کریا بەڵام پەرلەمانیش ناتوانێت نیوەی لە ترسا هەزارێک کاکە حەمەوتی نیوەی لە برسا ناتوانێت قسە بکات قسەیشەکانی دەریەکەن وەکو دکتۆر یوسف وەکو دکتۆر کاردا وەکو نادا ئەمانە هەمووی دەریانەکەن ئیتر دەسڵاتیان نییە. ئەبێ بڵێن قانونەکەی وەکو چۆن بڵێ ڕەمزیدا ئەنێن و بۆ ئەوەی کە بڵێن ئێمە قانونمان هەیە ئەینا بە قانون ناڕۆتەڕێەوە بە حیزبیە. یعنی هەر کەسێک بیگرە لە هەر حیزبێکە بیگرە ئیلا حیزبی خۆی نە دیفاعی لێ ناکە. من خەڵکم بینیە لە دەستگاکانە هین شەهیدان ئەمانە والله پێم ئامۆزایەکەم لێرەنەیەک گیریاوە خەریکون ئەیدانی کەنەوانە وتی ئەوە ئایدی ئێمەنی ڕۆ بە حیزبەکەی خۆیان یعنی هەر بەشی زیندان سیاسی وتی کاکەوە ئایدی ئێمەنی بڕۆ بە حیزبەکەی خۆی پرسیار کرد. ئەو گیریا لەسەر کورد گیریا کورد لە هەر پێویە خۆ کاکۆڵا من دەستخۆشی دیەکەم نەتەوایانە بیرەکاتۆ ئەمەی ئێمە ئیشێکی ترە ئەوەی ئەو ئیشێکی تر ئەو نەتەوایانە بیرەکاتۆ وەکو کابراودی وەکو تورک بیرەکات
ئێمە ئیشەکەمان لێرێ چاوەڕێگەی تۆ لەسەر کاکەمەوەش ضرورێتە ینی ئینتیمامان بۆ نەتەوەکەمان هەبێت بەڕاستی نەتەوەکەمان خۆش بێت بەڵام بڕابکە لەوە گرنگتر ئەمەیە ینی هەلی کار نیە بۆ گەنجەکانمان ئەوەیە کە خەڵک لە قەیرانە خەڵک لە کێشایە بنزین گرانە ینی بەڕاستی من تاوەکو کێشەی ناوخۆی وڵاتەکەم چارەسەر نەبێت چی میاوە لە ئەفرین بۆ نمونە ڕاستە خۆشمەوێن نیگەرانم بەر کێشە گرفتێکیان بەڵام من لە وڵاتەکەی خۆمدا سەدان کێشە گرفتم هەیە ینی ئەناڵێنم بەدەست کێشە و گرفتەکانی خۆمەوە هەوڵی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی خۆم دەدەم زۆر قسەکە بەجێ من ئازی جەنابم کردی جارێکی تیش وتم یەک تۆرمان لەسەر ئەم دادیانە بۆ بکەرەوە کاتی خۆی ئێمە چیمان بەسەراتێت چۆن دەرچوین خۆ ئێمە حکومەت دەری نەکردین خۆ ئێمە پێشمەکە دەری نەکردین بەس خۆی گەورە دەری کردین بەس خۆی گەورە پاراتینی نەکەوتینە ئەو بۆستەوە ناوەکو ئەم هەموو ماڵەمان پیاچوو خوا ئاگادارە خوا ئاگادارە ئەگەر ببێتەوە ئەمەی ئیساتێ بەقەڵ حکومەت ئەم خەڵکە دەوڵەمەند لە لادیا بەس ئایا ئەمە سەددا تەلەفۆن کرد بۆ ئێناسی بۆ جەنابتان یەک تەوە لەسەر لادیەکانتەنەوە هەر بۆ خوا هەر بۆ ئەوەی تۆ دێ بیر کردەوە زانین ئەم مەسئولانە بیریان مارە چیان کردە لەم لادیانە و چۆن پێشمەکان بەخێو کرد ئیسە دەستیان گەیە پارە و نەوت و کۆمپانیا هەڵا هەموویان قەرزاری لادیەکان و خەڵکی لادیەکان بەڕاستی واللهی پێشمەرگە پارەی پێنە بۆ جوود لێرە کلاشیان بۆ سندێ و ئەو کاتە هین بۆ سوپای پایامانیان بۆ سندین قاتیان بۆ سندین حمام و نادانچیان بۆ گەرم کردین ئیسا هەر بۆ یەک کەڕێ هەر باس هەر باسی ناکەن بێژن ئێمە لەو لادیانە ئەمانمانە کردو ئەمانمانە بەسەر هاتوێ شەو لێرە ڕۆشتین دەزەدە شەهیدمان هاو دەکە خوا ئاگادارە شەهیدێکی پارتی بوو بەناوی کاک شێخ ئەحمەد هەڵەبجەیی هاوتمان تۆ ئێرانە لێرە شۆردمانە نردمان دە بۆ خراقلەوە بە سیارە مەکینەی خۆمان یعنی هەر کەرە دێ باسی کەم خۆشە زۆر باشە کام ئازارەوە دەست پێکەین دەستخۆشی بۆ تەوەرەکە زۆر سپاس کاک حەکیمگیان زۆر سپاس کاک حەکیم لە زەردەلیکا و دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک ئیبراهیم لە هەڵشۆ وەردەگرم کاک ئیبراهیمگیان سڵاوی خوات لێبێ باشی برایگیان ئەحواڵت چۆنە باشی برایگیان الحەمدولیلا باشن ئێوە باشن زۆر سپاسەکەم زۆر سپاس کاکە برایگیان ئەحواڵت چۆنە باشی برایگیان الحەمدولیلا کاک ئیبراهیمگیان تۆ باشی تەندروستی باشە زۆر سپاس کاکە برایگیان من وەکو وێنەری توێژەرانی دەرونی و کۆمەڵاتی کە دانەمەرجاوین بەڕاستی گلەی من لە حکومەت هەیە چەند جار هەوڵمان داوامان لە حکومەت کردووە لە ڕێگای کەناڵی بەڕێستانەوە چەند جار داوامان کردووە لە سورەکایەتی پەرلەمان لە سورەکایەتی حکومەت لە سورەکایەتی ئەنجومەنی وەزیران لە سەردەم فراکسیۆنەکانیش تا ئێستا هەلی کار بۆ ئێمەدا دانهاتوە چەند جار داوای دامەزراندنمان کردووە دامەزراندنیان بۆ نەکردوین تەنانەت نەمانکردن نەماکەنە گرێبەستیش تەنانەت هەوڵمان داوە گوتمان وەکو پارەیەکی مەفتوح وەکو وانە پێشەکانیش دامانێ هەر سوپاسیان دەکەن بەڵام بە هیچ جۆرێکی لە هیچ لایەنێکی پەیوەندیدان وەڵامی پەیوەندیەکەمان نەدەتەوە لەبەرەوەی دەڵێ پێویستین ئێمەش وەکو دەچووی دانەمەزرا و لە سەردەم شار و شارۆچکەکاندا داوامان کردە و پێویستیشین بۆ سەردەم قوتابخانەکان بۆ خۆشت ئاگات لێ ئێستا سەردەم باخچەی ساوایان قوتابخانەکان لەگەڵ خوێندنگان پێویستان بە توێژەری دەرونی و کۆمەڵاتی هەیە بەڵام لە هەمان کاتدا هیچ هەرێکی دەرسەد بۆ ئێمە ناڕاستی هەر بە ئێمە دەڵێن داهات نیە نازانم بۆچی ئەو حکومەتە داهات بۆ هەموو شتێکەیە بۆ ئێمە نیە هەموو پستۆرێک دەتوانین سوودمەند بێت لەو حکومەتەی لە وەزارەتی پەروەردە بەڵام ئێمە تاکوی ئێستا نەوەزیر بۆ جاوابمان بداتەوە لەلایەنی پەیوەندیگار نازانم ئێمە سەردانیوەزیرتان کردووە کاک ئیبراهیم چوونەتە لای وەزیر لایەنە پەیوەندیدارەکان بەڵێ قوربان یەکەم جار لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانەوە لە لایەن سورێکی فراکسیۆنەکانەوە یادداشتن داوە بە سورێکی فراکسیۆنەکان بە سەردەم لایەنی پەیوەندیدا تەنانەت بۆ لای وەزیری پەروەردەش چەندە کتابمان بەرز کردەوە لە ڕێگای کەناڵی بەڕێستان داوا دەکەیت لە ئەنجومەنی وەزیران کە بێتە سەرخەت بۆ ئێمە چکە بەڕاستی ئێمە ڕێژەمان نزیکەی 5 تا 10,000 خوێندکار دەبێت دانەمەزای لە هیچ چیر و توێژەنێکین بەڵام سەرجەم قوتابخانەکان پێویستیان بە 5,200 توێژەری دەرونی و کۆمەڵاتی هەیە بەڵام لە هەمان کاتدا هیچ دەرفەتێک بۆ ئێمە نییە تەنانەت لەوانەیە بۆ خۆشت ئاگار لێ بێت چەند ڕاپۆرتان حازرتر بێ لەسەر وانەبێژەکان ئێمە ماقول نیە لە وڵاتی 30,000 وانەبێژ هەیە بەڵام لە هەمان کاتدا کە ئێمە پێویستیشین بۆ سەرجەم قوتابخانەکان بۆ باخچەی ساوایان بۆ خوێندنگایەکان ئامادەیە
بۆ هەموو قوتابخانەکان بۆ هەموو پسپۆڕێک هەیە بۆ هەلی کار بەڵام نازانم بۆچی بۆ ئێمە نیە داوا لە کەناڵەکەی بەڕێستان دەکەم کە لەڕێ بنگمان بگێنن ئەمن وەکو وێنەری پشت وێنەری پشدەری دەتوانێت دانەمەزراوی دەرونی و کۆمەڵاتی توێژرانی دەرونی و کۆمەڵاتی داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەم لە وەزیری پەروەردە دەکەم بێتە سەرخەت بۆ ئێمە ناکرێ ئێمە تەخەڕۆژی 2011مان هەیە تا ئەوە 2023 هات کە ئێستا هیچ هەلی کارمان نێ لە هیچ شوێنێکی ئێمە ناکرێ ئێمە هەمومان ئێستا تەخەڕۆژمان هەیە 2011 دانەمەزراوە ینی نەگرێ بەس دەکرێ تەنانەت وەزیری پەروەردە بە ئێمە دەڵێ کاکە وەڵا ئێوە ناتوانین وانە بڵێنەوە کەوانەشمان ناتوانین داتان دانێن لە قوتابخانەکان. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ئیبراهیم بۆ هیوایی کە دامەزران بۆ سەرجەمچین و توێژەکانی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکرێتەوە بۆ هیوایی کە ینی زەروریەتە لە ئێستادا لە بەشێکی زۆر لە فەرمانگەکان لە فەرمانگەکانی داو دەستگاکانی دەوڵەت و حکوومەت پێویستیان بە کارمەندە بۆی کە ساڵانە هەزاران کارمەند و فەرمانبەر خانەنشین دەکرێت پێویستە کە جێگرەوەی ئەم کارمەندانە بێت و ئەمەش کێشە و گرفت بۆ فەرمانگەکان و بۆ ڕۆتیناتی هاوڵاتیان و کاروباریان دروست دەبێت وەلازان دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد لە ڕانێ وەردەگرم باوکی محەممەد سڵای خوارد لێبێ کاکە دانیار جان سڵای خۆی گەورە لێ بیبرایەکەم وعەلەیکە سەلام باوکی محەممەد گیان تۆ چۆنی باشیت قوربانی تۆم قوربانی یاخۆ هەر باش بن سپاس دەکەم لەگەڵ تۆ ئینشاءڵڵا خوا لێمان ڕازەبی یارە دانیار جان بەر لە بابەتەکەی ئەو ڕۆک دەنابێت بە وشەی بۆچی دەست پێ دەکەێت لەچی من پێت دەڵێم لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان شتێک نییە بە نایە حکوومەتەوە یەکەمین هۆکاری هەرە ڕئیسی حکوومەتمان نییە سیویەک دانە ساڵە ڕاپەڕین کرایە لە هەرێمی کوردستان تەسەوڕ کە بە تایبەتی دوو حیزبی دەسەڵات نەیانتوانیوە پەروەردەی سیویەک کەس بکەن کە ئەو وڵاتەیان خۆش بووێ خۆش بووێ بۆ معنایەی ئەوەی کە بەرژەوەندی وڵاتەکە و بەرژەوەندی خەڵکو و بەرژەوەندی حکوومەت بخەنە پێش بەرژەوەندی حیزب و بەرپرس نییەشتیوە هەتا ئێستا نەیانتوانیوە سیویەک کادیری ئاوا دروست بکەن بڕیار لە پێنا و خۆشگوزەرانی خەڵک و خاک و وڵات پێش بەرژەوەندی حیزب و بەرپرسای مەسئولەکەی خۆی بداتن ئەوە نییە کاکە دانیارجان هەتا ئەو هەرێمە حسب تجربەی سیویەک دانە ساڵی ڕابردوومان لە دەست ئەو دوو جۆرە عەقلیەتە بیتن کە لەولا و لەولایە مستەحیلە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر دێ باڵگە لە بۆ قسەکانم کە من بوختانیان پێ ناکەم سەیری قەرزەکانیان بکە لەسەر زاری خۆیانەوە ساڵ لە دوای ساڵ کابینە لە دوای کابینە زیاتر دەبیتن ئەو هەرێمە داهاتەکەی لە دەستی نائەمینە کاکە دانیارجان تەسەوڕ کە خەڵک لێرکانە بە هەموو شێوەیەک داد و بۆ بڵۆیتی لە دەست حکوومەت بەڵام لە وڵاتان وە نییە حکوومەت باوکی خەڵکە حکوومەت خەمخۆری خەڵکە تەسەوڕ کە من بەش بە حاڵی خۆم داوا لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بەناو حکوومەتی هەرێم معاشم دیارنیەکەی دەمداتێ سیویەک دانە ساڵە کارەبایەکی 24 کاتژمێری لە بۆ من دابین نەکردیە لە زۆربەی زۆری شارە گەورەکان بەو گەرمایە خەڵک تینوە ئاوی نییە جادە و بان نییە کاکە دانیار بەس ئەو دوو ماگەی ئەو هەموو خەڵکەی لە بۆتە بە قوربانی ڕێگاوبانەکان ئەوەندەمان نەبوو لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەو جا نەخۆشخانەکان ئەو جا هەرچی کەرتی خزمەت گوزاریە کە جەنابەت دەیڕی خەڵکی هەرێمی کوردستان جیرۆدەیە بەدەستەوە کوشت و ئاماژەت بە وڵاتانی تر کرد ینی وڵاتی وا هەیە داهاتەکەی نیو هێندەی ئەم داهاتی ئەم وڵاتە نییە 100 بەرامبەری ئەم وڵاتێمە خۆشگوزەران و ژیانێکی خۆشیان هەیە ینی ئەم داهاتە زۆری لە وڵاتەدا هەیە بڕاوکە لە زۆرێک لە دەوڵەتە گەورەکانی شالوانەیە بوونی نەبێت ئەم هەموو نەوت و سامانەی نەوتە لەم هەرێمەدا هەیە بەداخەوە خەڵکەکەی بەم شازە ژیان دەگوزارێنە باوەڕ کە کاکە دانیار من دوێنێ شەو لە دەرەوە هاتیمەوە وەڵڵاهی قەنەعەتم پێ بکە هەر هاتمەوە لاقم لە ناو خاکی هەرێمدانە باوەڕم پێ گریانم لە بۆ ئەو خەڵکە دێتن گریان وەڵڵاهی لە ناو دۆزەخەکن لەسەر ئەرز
واللهی لە دنیادا شتیوانیە کارەبای مۆلیدە و کارەبای نیشتیمانی پڕ شەرم بکەن بەر پرسەکان عیبە واللهی بە ملیارەها دۆلارتان خەرج کردیتەوە بە ملیارەها دۆلار عیبە و بە ملیارەها عیبە و شەرمەزاری و ڕوڕەشوتان لە مێژوی خۆتان تۆماتیە بەسە پارە هەتاکەی پارەش حەدی خۆی هەیە کاکە دانیار من دەمویست ئەو داوایە لە خەڵک بکەم خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بە شۆڕشەشی سپیە ئەو شۆڕشە سپیە چییە مادام حکوومەتێک ئەوەندە بێشعور بی دوو لە ڕوودەناوت و بینەران هیچ خزمەت گوزاریەک لە بۆ ئەو خەڵکە جێبەجێ نەکا و بە پێچەوانەشەوە کە قسەکەم ڕاستە بە نەبوونی ئەو خزمەت گوزاریانە خەڵک عەزاب بدا خەڵک با بە هیچ شێوەیەک شەقاوەت یارمەتیدان و ئیلتزاماتی نەکا بەرامبەر بەو دەسەڵاتە پارەی ئاو مەدەن پارەی کارەبا مەدەن پارەی زەڕیبە مەدەن پارەی ژینگە مەدەن سنەوی سیارە نوێ مەکەنەوە ئیجازە نوێ مەکەنەوە هەر شتێک 251 بچێتە ناو ژیرفانی ئەو دەسەڵاتە با خەڵک نەیکە با بە حرامی بزانی پارە بداتە دەسەڵاتێک کە ئەو ئازادی بێ بدا و کاتی بەرنامەکە هەر ئەوەندەیە بتوانێت بەنا بەڕاستی ئەو دەسەڵاتە ئیوەیە سەد هێندەشتی لەسەر برێ و بنووسی و سپاس بۆ جەناب. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیۆ لەگەڵمان نبوو دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرون وەردەگرین کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوات لەوێ. وڵاوی خوا لە ئێوەش بێ برای بەڕێزن بەسپۆسی بەرنامەکەم لێ دەکەم. زۆر سپاس کاک عەبدوڵڵا گیان. برای بەڕێزن خۆی ئەو خەڵکە ئەگەر ئەوە تووشی نەدامەتیە و سەرگەردانیە بۆ هەزارەها گەر سەری خۆیان گەدەدرێ جێدا لە وڵاتە خنکا بۆ بە خۆراکی قژ و ماسیەکان حاکمەتی عەدل هەبێ داهاتی ئەو کوردستانەی ئێمە ئەگەر هەموو تاکێکی ئەو کوردستانی معاسکۆر بێ دەستە جیکات بەڕێوەی بەرێ بەشی هەر هەموو تاکێکی دەکا ئەگەر منداڵێکی تازە بەوەرە بۆ تا پیرێکی 100 ساڵ معاش هەبێ داهاتی ئەو وڵاتە بەشی هەر هەمووی دەکا بەڵام لەبەر بزگێ لەبەر گەندەڵی ئاگان لە کەڵ نییە ئەمن خۆم دەچوو دوو کوڕم دەچووی پەیمانگا و زانکۆن یەکیان لە 2015 یەکیان لە 2020ەوە دەرچووە هەتا ئێستا هەلی کاری ئەوەندام بۆ نەڕەخساوە هەر کێنەکاریشی ئەنداز ناکەوێت بەدەعای وەکو کوڕەکانی من و جیران و ئەولاولا خەڵک بە پێ ئیش و کار سەری خۆڵگت و هەندەران لە وڵاتە ئەفریقا ئەتوو بەس لێ هاوێنی ئێستا بەربێ نەوت بە 270 دارسیان گران کردووە بەنسیمیان گران کردووە هەچی غەرامەی هەیە لەسەر هاوڵاتیانیان زیاد کردووە ئەو داعاقەی کۆ دەکەنەوە لە هاوڵاتی دەستێنن دەدرێن پارەی مۆلیدەی دەی کارەبای دەی ئاوێر دەی ئەوە خەڵک هەیە لە 150 معاسفۆرە خۆ لە 150 هیچی نی معاسفۆر نییە ئەو وڵاتات بەستێکی پاک بەڕێوە بەرێ ئەڵێ مسلمانی ڕافەقینە ئەو کەسانن مسلمانان لەدەست و زمان و داوێنی ئەمین بن ئەمانە هیچ شتێکیان پێدا مەوجود نییە بەڕاستی ئەو وڵاتەیان ئەمن چ لە سەرکردەی کەم کوردە بەڵام خزمەتی هیچ میلەتەکەی نەدا باتەکە سەرکردەیەک خزمەتەکە بات جوودەکە دەنوێن ئەوەیە خزمەتی شعب و میلەتەکە بکە سەدام حوسێن تەعوود بوو مجریم بوو هەر ساڵ لە عەرضی ئێران و عێراق خەڵک ئەحتیاج بە یەک شتێکی نەبوو هەرچەند خەڵکی دەگەت و دەفوت و ئێعدامی دەکرد بەڵام ئەگە بە قسەوی وڵاتەوە کەسی ئێعدام نەدەکرد بەڵام تەبعی بێعەمری دەکرد ئەمانە لەوەی بێعەمری دەکەن داوای مافی خۆی دەکا ئەی خەنە زیندانەوە ئەی کوژن بەڕاستی سەرکردایەتی وا نابێ حکومەت دەڵێ باوکی میلەتە بەڵام ئەوانە کام باوک فەرباوک باشترە بەڕاستیەکەی ئەمە زەرباوکت باوک نینە باوکی شعب و میلەت نینە بەناخەرێکی باقەوتنی خۆیانن قەسرەکانی خۆیانن باقی وڵاتانکیان پڕ کردی بۆ چی ئەبەن قەسەر دەخوای وەکو فەقیرەکەی دوومەترە خامەکان یان پێ دەبڕێ یان پێ نابڕێ ئەو کورتی لە سەریدا ژێر تا سەر بۆ خەڵک نییە تۆزەی بیر بکەنەوە تۆزێک بیر لە شعب و میلەت بکەنەوە قەسەر دەخوای بینە چێ هینێک هاتووە کابرایەک شتەکەی ژانەزیی گرتووە بری خۆمە سوێرەی بۆ پارەی پێنە بۆ بیباتە خەستەخانەکەی پیرەمەگوون دەوێ نەقڵکا بۆ سنەنە کچەکەی گیای نەدەستاوە دینارێکی لە ماڵێدانە بۆ مندا بەیجێکیان دابەزان خێرخوازێک 700 دۆلاری بۆ ناردن ئەو ڕۆسی وڵاتی ئێستا دیگامەنە ماڵی خێرخوازەکان ئاوەدان بێ بەڕاستی ئەمە حکومڕانی نییە هەتوو لە وڵاتان کارەبای بەبای و بە خۆری دروست دەکەن ئەوە 35 ساڵە حکومڕانی ئەو کوردستانی دەکەن عادید نەبێ
ئەم پێڕە کارخان بی سەزار لەسەر فەقیر و هەوڵاتی زۆر باشە زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە دەچینای پندێکی دیکە بۆی دەرفە دەبێت پەیوەندی دیکە وەربگرین کاک کارزان لە گەرمیان وەردەگرین کاک کارزانیان سڵاوی خوارد لێبێ السلام ورحمة الله وبركاته سوا خوای گەورە لە ئێوە بێبرا وعليكم السلام کاک کارزانگیان وعليكم السلام سەرچاوم وڵای برای بەڕێز کاگین ئەمانە ڕاستە حەقی خۆیانە و مەسەن خوێندنیان تاوافرە دامەردێن ئەمە ئەرکی حکومەتە هەلی کاریان بۆ بدۆزێتەوە یان ئەمە بەس کاکە دانیاریان لەسەر شتێک قسەکە مەسەن لە 2015ەوە وا پارەی ئەم پیاوسەرانەیان بڕێ هاوپیەوەشنان کاک ئەگەر ڕوخسەتم دەی قسەکەم زۆر مەمنونتانم ئەمانە زۆریانەیە سەروی 50 ساڵ زۆریانەیە 6 ساڵ یعنی کاک دانیا زۆریانەیە عملیاتیان گەرەکە گورچیلەیانە چاویانە مەسەن زۆریانەیە یعنی بە بەڵگەوە یعنی مەسەن کاک کارزان ئەمە موچەی تایبەت بۆ یان خانەنشینی بۆ چۆنیە موچەیە بڕاوە ئەم 150,000 یعنی وا وەکو هاوکاریەکدا لەسەر وەزیرەکەی یەکگردوو بڕێ بە ناو چاکسازیوە ئەزانی بۆچی هەنێ جار ئیسەی ئێمە لە ئەنگرانی ناڕازی مەسەن بۆ نمونە لە ئێوە دەستان خۆشەوە یەکگردوو دەست خۆش بس يعني قلنا هاتواتي مثلا فاري بيوشن بيدي شاكسازي غمدادا وزيرك يا كردو يا كردو واقع محمد الدياني مثلا كاك يسكع 10000 حتى 1000 مولده بشي بدا بس فارسن بدا كاتب يبدا تو يعني برنامج يعني زور كان كان مثلا برلمان كانك دانتس يجيته وزيري كاروباري كومالاتي سلطان خان يعني امانه زور امانات يعني معناها باي 200,000 دوايان غيرك دانا باشا اما يعني زور يعني هي حج موجه يعني حج ايني كان انت مصروفهم جراني يعني تو امس وبنجازات يعني ابو حكومه بلاي كم سياسه 400,000 دينار بدات يعني دا كارم ليوا لم كان على بريسه يود سانقته وزير كاروباري كومالاتي مثلا بونو من البرلمان هر حسنه قاعد السار مجيب يعني کاکەرزان وڵای من کاکەرزان کەمێک ئاگاداری ئەو بابەتەم من بیرمە ئەو کاتە یەکێک لە هۆکارەکان بڕانی ئەو موچەیە نادادی یاخود فێڵ و گەندەڵێکی زۆری تێدا بوو ینی من بە چای خۆم ئەمە بینیوە کەسێکە بووە کە گەنج بووە وەکالەتی کردوتەوە ینی بۆ چەند کەسێکی بەتەمەن موچەکانی ئەوانی بردووە بۆ خۆی دوای شتێکی یاوە بەو کەسە بەتەمەنانە ینی گەندەڵێکی زۆر هەبوو لەوەیە بەڵام وەکو تۆڵی پێویستە بکرێتەوە بەڵام ڕێخستنی بۆ بکرێت ئەم بابەتە ئەی ڕەحمەت خوای گەورە لێ تو خوا من لە تۆ پرسم تۆ چەندێک کەسێ دراوسێت مەسەن خزمت معاناتی هەیە هەزاران هەیە کوڕی وەخێوی ناکا کاکین هەزاران هەیە ها لە کرێکی وەڵڵا خێخوازنەیە وەڵڵا کەناڵەکان ئێوەنە والله هزاران كسكرت باشارة تقول لي والله يعني كم الروزانة لكنالي ولا يقردو لأن عارفين مثلا لما أنا درجة بس رجعك ما يليتان يعني فشار دروس كان لما تاركاته يعني أما حوت هالصالة كاكي يعني توزي مجان ده حوت هالصالة أمانة يسباش مثلا بونو من الزهور يعني ما ينصو بجابو 200,000 دواء درماني جركا مثلا عملياتي جركا يعني أما وشي بجي وشي بس يعني جدا توسع كان من داواكارم ليوس يعني دنت أنا جاي بوي داواتاني كم بدل ما تعرف كذا كذا والله مسؤول برداني دا يا ميدان بس راسي كذا كان بخاطر بدسي وان شو من داوالي هواكم هر حسن بياني سرتيك حس على ريك بريا تشيا فرد بوكاك دانيا يعني راسي اگر خير خوازنه والله وهزاران كسكت باشاره راسته زۆر باشە زۆر سپاس خۆش زۆر مەمنونتە بەسم پەیامەم بگەین یعنی مەسەن پەرلەمانتارەکانتان دەنگمان بگەێت یا 7 ساڵە بڕیانە کاکەوە چیەژێ من پرسیان لێ ئێواتە بەلای کەم ومای 400,000 گەرەکە زۆر سپاس دەستان خۆش بێت کاتم لێداگرێت خوای گەورە جەزا خێرتاندادۆ خوای گەورە سەربەرتانکە و نمونەتان زۆر بێ یا ڕەبی عزیز یەمەی کاک کارزانگیان زۆر سپاس بۆ کاک کارزان لە گەرمیان و پەیوەندی پێوەکردین زۆر سپاس دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک میران سەرچاو دوا پەیوەندی کاک میران لە هەولێر وەردەگرم کاک میران یان سڵاوی خوا لێبێ سڵاوی خوا لە تۆش بێ لە تەواوی بینەر و بیستەرانیش بێ وعەلەیکە سەلام سەرچاومان کاک میرانگیان چاوی منی سپاس دەکەم وەڵا بەنسبەت دامەزراندن و یەکسانی و عەدالەتی شتیوە هەر نییە لە گۆڕێوە مستەحیل هێتا من بەخۆم كتكم لكلية تقريبا لكلية صبا أو صار آخر ساري مرحلة بينزا بخون بيش مرقمة بيش مرقية شديمة بس برزم بمن درس عربا بتخوالو نبي فاتي درن وقت شديد أنا مزري
بە خۆبەخش دەبی واستەشی زۆر گەورە دەبی ئەو دەبی خۆبەخش بزانن ئەمن کچە پێشمەرگەمە و ئەپارتی هەردام نامەزری یعنی بزانە فکر هێشتا ئەو سەر دەستی پێ نەکرد یەکولیا فکر لە چ دەکاتەوە ئەوە کەربەڕەڵاییە دارستانە دەزان چی حکوم دەکا شێر و پرینگ و فیلی لێ بینە دەرێت سەقەڵە بەرازە کەمسیارە سەگە ڕێویە ئەوانە حکوم دەکەن ئەوانش چی بکەوتە بەردەستیان تەقسیری پێ ناکەن یعنی لێتاوە مێشتی ئەو ساڵەتە بەچیەوە خەریکە بە خۆبەخشی تەعین بکرێ وەڵا بابم پێشمەرگەی لایەنێکیکەیە لێران تەعینی ناکەن ئەو فکرە ئەو عەدالەتە ئەو یەکسانیە کسە ئەوەندە پێشتەرم و بێناموس و بێحەیان بە ئیمامی عومەر و بە ئیمامی عوسمان و بەوانە دەگوترێ و لاشیان احتیاجی و بە شتێکی بەسیط و سیاسیش خۆشیان سیاسیە کاک میران تۆ مەیە لە نائومێد بێ لەوەی کە بیل لەوە کاتەوە کە دانا ئەم نایلم ئەوە بی هەر هەوڵیان لۆزم بەردەوام بن دنیا لۆ ڕزانمە 50 سال بە ڕووتی گەڕا لۆ کەس نامینێ بەس یعنی لێستاوە یعنی بەڕاستی زۆر ناخۆشە ئەو فکرانە ئەتوو ژیانیان لێوە هاتە کردیتەوە بیلا بە هیچ شتەکەوە یعنی ناتانی جوولت نمایی یان دەبا بە تونێلەکە لەو سەر گوا دیارە هیچ بەخوایت بە تونێلێک تادا ڕۆی تاریک و تونێک ڕۆشنایی تێدا نییە ڕاستە زۆر باشە زۆر سپاس بۆ کاک میران لە هەولێرەوە پەیوەندی پێوەکردین بەڵێ ئازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ